بەڕاستی من خۆمی تر چەک هەڵەگرم و ئەتوانم دوو حمایش بە پارە بگرم و حمایم بکەن و بە چەکەوە بۆ خۆم دێمەوە ڕۆم. لە 29/8 بوو چوومە مەسرف ناو بازار پارەم وەرگرت، مەسرفێکی ناو بازار حکومیە، خۆم منفەزم هەیە لە ساڵ 90 من ئەلێری ئیشەکەم بەڕاستی خەڵک هەمووی ئەم ناسیە، تەنها خۆمیش کوردم لەم منتخە عەرەبیە، یعنی هەر خۆم بڕوا ناکەم کوردێتریش لێرە ئیشکا، منتخەکە 100% عەرەبیە. چون پارەم وەرگرت لە مەسرفەکە بە سیاری خۆم بوو، سیارێ سپیم هەیە کە دەرچوم لە مەسرفەکەەوە 800 ملیۆنم پێ بوو، ویستم بچمە مەسرفێ ترەوە پارەی ترم هەبوو لێ کە چون پارەکەی تر ڕاکێشم لەو مەسرفەکەی ترە، سارەکەم ناو گەراجەکەدا نابوو، سێرەکەم جام سارەکەیان شکاندووە و 800 ملیۆنم نەماوە ناو سەنوق سیارەکە. دوای چوین کامیرەمان کردەوە، کامیری مەسرفەکەمان کردەوە، سێرەکەین 3 نەفەرن، دوانی دەمچاویان دیار نییە بەڕاستی، یەکێکیان دەمچاوی دیارە بەوازحی دیارە، چەکشی پێیە دەمانچەی پێیە، دێجام سیارەکە شوێنێ و 800 ملیۆنەکە ئاکاتە ناو سیارەکەی خۆیەوە. سیارەکەی ئەو سیارێ ئۆپتیمەیە سپیە، ڕەخەمەکەی ئەلوچە و ئەوەلیاتی نییە بەڕاستی، و سیارە هیچ ئەوەلیاتی نییە چونکە دەرمان کرد لە مرۆر هاتچۆی کەرکووک، هیچ ئەوەلیاتی نییە. سکاڵامان تۆمار کرد بەڕاستی، سکاڵامان تۆمار کرد لای مکافەهە و شتانە کەوتنە دوای بە کامیرە و شتانە، ئەم کابرایە دەرچوو خەڵک کەرکووک نییە، بەس یەکیشیان وا لەگەلێتنی یانی شکمان هەیە گومانمان هەیە ئەوە خەڵک کەرکووکە، چونکە بەسایە ئەوە هاتوونە مراقەبی منیان کردووە ناو کەرکووک و متابعە مەکەن. سکاڵامان تۆمار کرد و حتا ئیسامە 4 مانگە هیچیان نەکردووە. چوین بۆ لای قاید شورتا عەبدولفەتاح، وتی مۆڵەتم دەنێ 3 ڕۆژ بۆتان دەستگیری یەکەم و پارەکەتان بۆ ئەگەڕێنەوە، بەس تەنها مەیکەن بە ڕێی عام. بەڕاستی ئەمەش نوتمان خەینا باشە، نەمان کردە ڕێی عام. 3 ڕۆژەکە و بۆ 4 مانگ چوینە لای مەحافز دووجار، مەحافز زەختی لەسەر قاید شورتە کرد، قاید شورتە هەروتی سەبرم لێ بکەن، چوینە لای مەج مەحافەزە هێزە ئەمنیەکان، بەڕاستی هیچیان نەکرد. ئیتر ناچار بووم وتم من ئەیکەمە ڕێی عام. بەڕاستی حتا ئیسا 800 ملیۆنم لێ ڕۆیشتووە، تەنها پاری خۆم نییە، پارەی چەند کەسانێک هەیە پارەی داناوەرم ئیشی پێەکەم بەڕاستی، ئەوانیش با زۆر سەبرم لێ بکەن، 5-6 مانگی سەبرم لێ بکەن داوای پارەکەیان لێ مەکەن. من هینێک خانۆکان خۆم ناوەت و فرۆشتنەوە بەڕاستی، ئەمێ پارەی خەڵک بدەمەوە چونکە خەڵک چاوەڕێم ناکە. منش داواکەم لە ڕئیس وزەرا بە خۆی و وەزیر داخلیە تەدەخول شخصی بکەن لەو ئیشە، چونکە لە کەرکووک زۆر کەمتەر خەمن بەڕاستی، هیچ ئەمن و ئاسایشی بە 100% نییە، مەزبوط نییە و ئەگەر پێیانیش ناکرێ حمایەت بازرگانی حکومت بکەن، بەڕاستی من خۆمی تر چەک هەڵەگرم و ئەتوانم دوو حمایش بە پارە بگرم و حمایە بکەن و بە چەکەوە بۆ خۆم دێمەوە ڕۆم. ڕۆژێ پێش ئەوە دزیەکە بکرێ هاتوبوون بەو سیارەوە 2 نەفەرن، یەکیشیان بڵێن سەرگەورەکەیان ئەچێتە سەرەوە لە فندق بەرامبەر مەسرفەکەیە، ئەلێوەیە کە ئەچێتە چەند فندقەوە بەڕاستی نایلن بخێت چکە ناسنامەی خۆی نادا، جواز سەفەرێ تەزویری پێەیە، فندقەکان قاوێدەن، تەنها ڕاتە بۆ 15,000 دینار ڕەشوەی داوە بە کابرا، بەخشیشی داوە بە خاوەن فندقەکە و تێتی با ئەمشەو لات بخەوم بە بۆنی 15,000ەوە و تێتی قەی ناکە ژوورێکی داوە پێی و سەرۆکەکەیان لە فندقەکە ئاخەوێ، ئەوەی تریان کە بڵین یارمەتی دەرێتی مساعدێتی لە ناو سیارەکە ئاخەوێ لە خوار و ناو فندقەکە، لە خوارەوەی فندقەکە سیارەکە ڕاگرێت و ناو سیارەکە ئاخەوێ. باشە حتا بەینی یەک پۆلیس ئێمە فرەزێ ڕەت نەبوو بڵێن کاکە تۆ ناو ئەم سیارەیە چیەکەی، کاسە نێوی سیارە، دوای بەس سەیتەرەکانە داخل بوو ئەم کابرایە. باشە ئەمە چۆن داخل بوو، چێکی پێیە، هەوەی تەزویری پێیە، هینە ژمارەکەی تەزویرە، مزەوەرە هەمووی هینە علوچە، ئەمە چۆن داخل کەرکووک بوو بە چەکەوە بە ئەوەلیاتی مزەوەروابێ، ینی هیچ ئەمنیەتێک نییە ناو کەرکووک، بۆ خۆی هاتووە شەویش خەوتووە لێ و بەینی زوو هاتووە مراقبەی من کردووە حتاکو من بچە ناو مەسرفەکە پارەکە وەرگرم و بکەوێتە دوام ئەو پارەیم لێ بچێ.